بینەرین خوشتەوی ئەف دەمێوە باش خوشحال و بەختەوەرین جارێک دنگەشت نەف وێن ڕێزدار ئەڤروکەژی دی خزمەتەوەکەین دوور ناوۆنیشانێکێ سوورەتی یوسف وانە و گوزارشت ئەلدوورێ چەندێ مەدوێت چەندین پرسیارە ئاراستەی مامۆستایی بکەین چەوە ئارامیان ناف خێزانێ بپارێزین و چەوە بپەیوین ئەدگەل زارۆکن خۆ ئەت ناوا ماڵدا دیسان پاک و خاوێنیان ناخ و دەرونی چەوە ڕابگرین هەر دیسان ئەرێت بیت بەندین خانە و گرتیگە ببیتە وێستگەهێک بوو چاکسازیە دیسان بەردەوامیە باشی و چاکیە دێچەوە بەردەوام بین ئەدگەلگەل و نیشتیمانی خۆ ئەپرسیارە و چەندین پرسیارن دیتر دهێنا ڕاستەکردن بۆ زۆر بەڕێز مامۆستا عەبدوڕەحمان سەدیق زۆر بەخێر بێ مامۆستا مامۆستا وەکەمە بەحثکردی سوورەتی یوسف وانە و گوزارشت ئەلدوورێ چەندێ مەدوێت جەنابێتە بپرسین چەوە ئارامیە ناف خێزانی بهێتە پاراستن یان کۆچوون ئارامی ناو خێزان بیپارێزین بەڵێ بە ناوی خۆی بەخشندەی میهرەبان یەکەم خاڵ خۆت دەزانی لە سوورەتەکانی قورئاندا پند و ئامۆژگاری زۆر هەیە ئێمە دەتوانین هەندێک ئاماژە بکەین سوورەتی یوسف یەکێکە لەو سوورەتانەی کە وەکو جەڵێ سەرتاپای لە سەرەتاوە تا کۆتاییەکەی وەکو بڵێ کۆبۆتەوە لە باسی پێغەمبەرێکدا کە یوسفە سەلامی خوای لەسەر سەرەتای ئەم بابەتە دەست پێکا بە بینینی خەونێک ئینی ڕائیت أحد عشر كوكبا والشمس والقمر رأيتهم لي ساجدين ئەمە یەکەم شت پێمان دەڵێ لە نێو هەموو خێزانێکدا ئەشێ کەسێک هەبێ خەونێکی هەبێ ئەم خەونە لە نێو ئەم خێزانەدا کەوا یوسفە و خاوەنی ئەم خەونەیە دەبینی لە ئەنجامدا ئەبێتە مای خۆشی بۆ هەمویان کەواتە یەکەم وانەیە کە فێری دەبین ئەوەیە کە دەبێت ئاشتی نێو خێزان بپارێزرێ لە نێو هەر خێزانێکدا مەرج نییە هەمویان وەک یەک پێ بگەن لەوەیە کەسێکیان پێ بگا و کەسێکیان هەڵکەوێ و کەسێکیان دەرکەوێ ئەبێ بە هەمویان پشتی بگرن نەک لە دژی بوەستن چونکە ئەبینین لە سوورەتی یوسفدا کە دوجار باسی دەکەین براکانی لە دژی دەوەستن و وا دەزانن ئەو دەبێتە مایەی شکاندنی ئەوان کەچی دەبێتە خێر و خۆشی بۆ هەمویان کەواتە یەکەم شت بۆمان دەردەکەوێت لە نێو هەر خێزانێکدا کەسی دەرکەوت و کەسی هەڵکەوت و کەسی دیار کە دەرکەوت خەونێکی بوو پشتی بگرین یارمەتی دەین بۆ ئەوەی ئەو خەونەی خۆی بێنێتە دی ئەوە خاڵی زۆر سەرێکی لەم سوورەت دوو ئەوەمان بۆ دەردەکەوێت کە براکانی یوسف هەز دەکەن إذ قالوا ليوسف وأخوه أحب إلى أبينا منا هەستەکەن جوورێکی حەسادەتی دروست بیت ڕاستە کەواتە هەز دەکەن کە یوسف و براکەی یعنی یوسف و با بڵێن ئەو ناوی کە دەڵێن بنیامین لە قورئان نەیگوتوە ناوەکە یعنی ئەم دوو برایە خۆشەویستترن بۆ باوکمان تا ئێمە ئەمەش لێرە وانەیەکی ترە بۆ باوکان وانەیەکی ترە بۆ باوکان ئەگەر باوکان هەستیشیان کرد یەکێک لە کوڕەکانیان کچەکانیان منداڵەکانیان زارۆکیان خاوەنی خەونە و دەرکەوتووە و شایانی ئەوەشە بایەخی پێ بدەیت دەبێت بایەخ پێدانەکە زۆر جوان و زۆر بەوردی بێن نەبێتە مایە ئەوەی ئەوانی دیکە هەست بکەن کە ئەوان فەرامۆش کراون یان ئیهمال کراون چونکە ئەبێتە مایە و باست کرد حەسادەتێ دروست دەبێ و ڕێگری لە بەردەمدا دروست دەکەن خاڵی سێم ئەوەیە کە ئەو کەسانش کە ئەگەر هەستیان بەو حەسادەتەش کرد دەبێ بزانن نەهێشتنی ئەو نابێتە مایە سەرکەوتنی ئەو ینی چۆن ینی زۆر جار هەندێک کەس وە دەزانێت کە تۆ خەریکی سەرکەوی دەرکەوی دەڵێ با ڕێگە لەو بگرین بەڵام کە تۆ ڕێگەت لە کەسێک گرت بۆ ئەوەی دەرکەوێ نایەڵی دەرکەوێ مانەی وانێت تۆ سەرەکەوی لە قوتابخانە هەندێک کەس هەبوون دەچونە لای مامۆستا دەیانگوت مامۆستا ئەو فڵانە کەس ئەو وەرەقەکەیەتی وانە ئەوەن دەداوەتێ بۆ بە من ئەوەن دەداوە دەیگوت ئەبزانم هی ئەوی کەم دەکردەوە کە هی ئەوی کەم دەکرد خۆ هی تۆی زیاد نەکرد تۆ هیچ ئیستیفادە نەکرد کەواتە براکانی یوسفیش ئەڵێن اقتلوا یوسف أو اطرحوه أرضا يخلو لكم وجه أبيكم يعني يخلو لكم وجه أبيكم براكاني وابيركانو ألين أجر إما يوسف من لبر شاوي باوكمان در كردو دور خستوا چی أبي تر باوكمان هربو إما دبي إما خوش دبي أو فيان دي بوان زفريت أقال لبو كوات در كوت وقت يوسفش دور دخنوا أو فيانو أو خوش يوستي أفينو أوينا بو أمان نايه هر کس خۆشەویستی خۆی هەیە یان دەبێت دەنێو خێزانیشدا براکان خوشکەکان بزانن لادانی ئەوی دیکە نایە بۆ ئەمی دیکە هەر کەس خۆشەویستیەکی تایبەت بەخۆی هەیە جاو خاڵش زۆر گرنگە لە قورئاندا اقتلوا یوسف یعنی بیکوژن ئەو اطرحوه ئەرضە ئەمانە دەستەواژەی قورئانین اطرحوه ئەرضە مانای وانە لە عەرەبی هەندێک کەس دەڵێن قورئان زمانی عەرەبیە قورئان زمانێکی تایبەت بەخۆیەتی عەرەبیەکی تایبەت بەخۆیەتی اطرحوه أرضا يعني دريكا دوري بخنوة نفي بكن بمعنى فتشي عربيكي أحسادا اطرحوه أرضا وزن بيتش شبه أرزا يويج أو اقتلوه هو اطرحوه أرضا يعني دوري خنوة كواتا خالي كوتايم أوي لمبابة أوي كا
دەشێ بە پێی یاسا ڕێکخراوە هاوسەرێک پیاوێک زیاد لە هاوسەرێکی هەیە ئەبێ عەدالەت بکە لە بینی مناڵەکانی مادام دایکیان جیاوازە نابێ ئەوانە هەست بکەن کەوا جیاوازی ئەکە باوکیان لە نێوانیان کەواتە مامۆستا ئەکرێت بڵین یعقوب عەلەیهی سەلام شاشیە کردی هەمبەر زاروکێت خۆ ئەمە لە تەفسیرەکانی قورئاندا هەمووی پێمان دەڵێن ئەو کارانەی کە ئەنبیا و پێغەمبەران دەیکەن بۆ ئێمە دەبێتە مای دەرسەکە و وانەکە و گزارشتەکە چیە لە یعقوب بەمان دەردەکەوێت ئەو مەیلە قەلبیەکەوە بۆ یەکێکیان دەری ئەوڕی چونکە هەستیان پێکرد منداڵەکان گوتیان یوسف و براکەی ئەحەبو ئیلا ئەبینا منە یعنی ئەو مادام هەستیان پێکرد هەیە بڵێ یانکۆ پێغەمبەران وەک بەشەر ممکنە تووشی هەڵە ببن وا دەڵێن مفەسیرەکان دەڵێن پێغەمبەران تووشی هەڵە دەبن لە ڕووی بەشەریەوە تووشی گوناح نابن دەڵێن پێغەمبەران جوداییەک هەیە گوناح و هەڵەن تووشی خەتە دەبن بەس تووشی خەتیئە نابن دەست خۆش مامۆستا دیسان بەدەزانین چەوە بپەیوین یانکو چۆن قسە بکەین ئەدگەل زاروکەکانمان ڕاست لە ناو ماڵی خۆماندا کە هەمومان یان زۆربەمان زاروک هەیە ئەرێ چ جوورە زمانێک لەگەڵ ئەوان بەکاربێنین زمانی پەروەردەش لە قورئاندا جارێکی تر زۆرێک لە مفەسیرەکان ئاماژیان بەم لایەنە پەروەردەییە کردووە لە سوورەتی یوسف دەڵێن براکانی دەیانەوێ فێڵێک بکەن ببەن یوسف بەرن مەسەرەن بیکوژن یا شتێکی لێ بکەن دەڵێ بە باوکیان دەڵێن ئەرسیلهو معنا غەدەن یەرتع وەیەلعب وئینا لەهو لەحافیظون ئەوانە کە دەیانەوێ ببەن باوکی حەز ناکەن هەست دەکە ئەوانە ئەگەر یوسف ببەن احتیمالە بیکوژن دڵنیایی لەسەر نەبووە کەواتە لێرە دەردەکەوێت لە ڕووی پەروەردەی دەڵێ ئێمەی گەورە چونکە گەورەین فڕوفێڵی دنیامان دیوە شەرتنیە کردبێتمان بەڵام دیومانە هەندێک جار لە ڕووی پەروەردەیی بە نازانین خۆمان ئەوان فێری فڕوفێڵ و خیداع دەکەین چۆن باوکی دەڵێ وأخاف أن يأكله الذئب وأنتم عنه غافلون نمەی بن دەترسم ئەگەر ئێوە بیبن غافڵ بن لێ گورگ بیخوا دەڵێن ئەم قسەیە لە ڕووی پەروەردەیی دەبێت بوو بەمای ئەوەی کە ئەوان یوسفیان دەبرد بەس نەیان دەزانیت چ بڵێن ئەگە بێنەوە یوسف نەهێنەوە بە ماڵەوە نەیان دەزانی چ بڵێن بۆ یەکسەر کە دێنەوە بە ماڵەوە ئەڵێ وەتەڕەکنا یوسف عند متاعنا فأكله الذئب سەر بنەمای گوتنە بۆ بێ خۆ چەندە هەگوت هەر قسەیان گوتەوە بڵێ ئەمە ئەو قسەیە کە دایک بە منداڵی دەڵێ ها ئەوە پارە بچۆ بۆ بازار ئەو شتم بۆ بکڕە بەس نەچی پارەکە بخۆی سەرفیکەی دوای بڵێ بزر بوو ئەوە تۆ فێرت کرد دێتەوە فعلەن جارێکی دیوا دەڵێ کەواتە ئێستا ئەمە بابەتێکی زۆر گەورەیە لە ڕاگەیاندنەکان پۆلیس ئاسایش مەسەلەن ئەفلام دراماکان کە دەڵێن تاوانبارێک کارێکی وای ئەنجام داوە ئێمە توانیمان بیگرین بەس وەختێ دەڵێت توانیمان بیگرین جارێکی دیکە فیلمێکی دروست دەکەنەوە دەڵێن ئەم تاوانبارە ئاوهای کرد ئاوهای وەک تەمسیل بوو بەچی خەڵک فێر بوو ڕاست خەڵک فێری ئەو جانیبە نەبوو کەوا چۆن گرتت تۆ دەبێ هەندێک بازنە هەیە وێنەی نەکەی نەیڵێ ینی ئەگەر من کەسێکم گرت تاوانبارێکم کرد دەڵێم ئەم تاوانبارە کارێکی ئەنجامدا شتێکی ئەوەی کرد ئەوەی کرد ئێمەش بەو شێوازە گرتمان ئەگەر تو هەموو شێوازی زیرەکێکی خۆت بڵێ چۆن گرتمان بۆیە ئێستا ئەفلامەکان و دراماکانی دنیا هەمووی باسی ئامۆژگاریە بەڵام خەڵکیش فێری ڕێگەکانی تاوانەکەن خەڵک فێر ڕێگەکانی تاوانەکەن تاوای لێ هاتووە خەریکە تاوانباران ڕێگەی زیاتر بزانن لە حکوومەت ینی حکوومەتەکان دەرەقەت نایەن ینی هەموو لە دنیا دەبینی یعنی چۆن تاوانی گەورە دەکرێت ئەم ئاەتە پێمان دەڵێ لە ڕێگەی سوورەتی یوسفەوە کە ئێمە وەختێ ئامۆژگاریش دەکەین بە ناوی ئامۆژگاری دراما دەکەین تەمسیل دەکەین چۆن دەڵێ دیکۆمنتاریەک دەکەین ئاگدار بین خەڵک فێری ئیشەکە نەکەین بڵانە بێتە خەڵک فێری ئیشەکە بکەین ئەو خاڵێکی سەرەکی خاڵی دۆم ئەوەیە کە ئەم برایانەی یوسف دەیبەن و دەیفرۆشن و دەیکەن بە کۆیلە و وەشەڕۆه بثەمەن بەخس دراهم معدودة وكانوا فيه من الزاهدين ئەمەش لە نێو خێزاندا یعنی زۆر گرنگە وەکو ئامۆژگاریەکە ئێمە نابێت دەستمان لە برای خۆمان بێتەوە ئێمە وەکو نەتەوە برای نەتەوەی خۆمانە وەکو خێزان برای یەکترین لە نێو یەک خێزاندا یعنی بزانە کە ئینسان گەیشتە ئەو حاڵەتە دراهم معدودة یعنی بە چەند درهەمێک یعنی چۆن ئەڵێ ئەو لە ئاستی ئەو دانیە بە شەر نایەتە فرۆشتن بەستم ئەوە بوو جا بۆیە ئەم بابەتانە عارفی کورد زانای کورد مەلای جزیری بەڕەحمت بێت لەسەر ئەوەی وەشەڕەه بثەمەن بەخس دراهم معدودة وكانوا فيه من الزاهدين لە شعرێکی مەلای جزیری دەڵێ کەسێ یوسف فرۆتی وی دە عالەمدا خەسارەت کرد ئەوەی کە یوسفی فرۆشت ئەو خەسارەتی کرد یوسفی فرۆشتن نەبوو
دەواازەک بۆ بۆ یۆسفی کە ببیتە مەلیکی مەسیح کەواتە لە ڕاستیدا ئێمەش لە نێو خێزانی خۆماندا کە دەستمان لە هەر کەسێکمان بوو وتمان با بڕوا ئیسیفادەی نییە ئێمە زەرمان کردو. بەڵێ زۆر باشە مامۆستا دیسان بەدەوێت بزانین ئەف پەیوەندیە خێزانیەوە ناف باب و کوڕ و خێزانێدا دروست بیتن بەدەوێت بزانین ئایا پاک و خاوێنی ناو دەرونی چاوە ڕابگرین یعنی ئەو دەرونەی کە ئینسان لەگەلەی قسە پێ دەکات چون ئەو دەروونە ڕابگرین دەروونەکی ئارامی دەرون دروست بکەین. ڕاستە ئەم سەردەمە سەردەمی پاکی دەروونە. ئێمە لە یوسف ئەمە وانەیەکی ترە بۆ لاوەکانمان وانەیەکی ترە بۆ لاوان کە لەم سەردەمەدا پاکی دەروون زۆر زۆر گرنگە. دا کەسێکی وەکو یوسف ئەبینی ئەنج لەوێ ئەکەوێتە ماڵێکەوە کە کەوتە ماڵی عەزیزەوە لە ماڵی عەزیزە وراودته التي هو في بيتها وغلقت الأبواب وقالت هيت لك قال معاذ الله. ئەم بابەتە ئەم پاکی دەرونیە پێمان دەڵێ گشت ئەو کەسانە چۆ ئەمە سلسلەیەک زنجیرەیەک هەیە پێک هاتووە لە کۆمەڵە ئەڵلقەیەک. یوسف لە هەر یەکێ لەم زنجیرانە لە هەر ئەڵلقەیەکیە هەڵەیەکی کردووە ناگەشتە ئەو شوێنەی کە پێی گەیشتووە. ئەلێرە دەبینی مەسەلەن ینی ئەمە پێمان دەڵێ یوسفیش وەکو لە سەردەمی خۆی بۆ ئەم سەردەمەش کە ڕێگەکانی لە خشتەبردن و هەڵخەڵەتاندنی کوڕان بۆ کچان کچان بۆ کوڕان زۆر بووە کە زۆر بووە کوڕان و کچانمان چەند بە پاکی بمێننەوە چەند ئاگاداری ئەم پاکی دەروونە بن چەند ئاگاداری ئەوە بن کەوا تووشی ئەم کێشانە نەبن کە ئەمڕۆ هەیە لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتەکان و ئەم بابەتانە خوددا پاک بە پاکی ڕایان دەگرێت. ئەو پاکیەی کە ئەمان خۆیانی پێڕادەگرن خوددا سەریان دەخە خوددا وەکو یوسف خەونەکانیان دەهێنێتە دی چونکە ئەمە خاڵێکی زۆر گرنگە کە إنه من يتقي ويصبر فإن الله لا يضيع أجر المحسنين. ئەمە زۆر گرنگە کە لاوان بە پاکی بمێننەوە کچان و کوڕان بە پاکی بمێننەوە خۆیان تووشی ئەو گرفتانە نەکەن کە ئەمڕۆ بە جۆرەکەواتە مامۆستا و قسە دروستە کە دەڵێن ئێستا ئەختیڵاتێکی زۆر دروست بووە تەواجود جای لە ئیختلاات وشەی خەڵت یعنی تێکەڵبوونی بێبەرنامە و لە ڕادەبەدەر و ناشەرعی و نایەسایی وشەکە وایە بەس تەواجود ئەگە سێری قورئانکەی پێغەمبەران تەواجودیان بووە ینی لەگەڵ ڕەگەزی مێ وا تۆ سێری موسابکە ژیانی موساب خوێنەرەوە سێرەکەی بەر یعنی قۆناغی یەکەم دایکێتی قۆناغی دووەم خوشکێتی قۆناغی دوای ئەوە خێزانی فێرعەونە خێزانی دوای ئەوە کچی شوعەیبە. ئەم تەواجودە و ئەم بەیەکەوە بوونا یعنی لەگەڵ غەیریشە شتێکی ئاساییە بەس چییە مەبەست ئەوەیە ڕامێکی نەبیت مەبەست ئەوەیە لەو چوارچێوەیە کە ئینسان پاک بێ ئینسان پاک بێ ئیتر هیچ کێشەی بۆ دروست نابێ. ئەمە خاڵێکی سەرەکیە. خاڵێکی سەرەکی تر ئەوەیە کە لە ڕاستیدا هەرو قسەی کە باست کرد کۆمەلگا پێشەکەوێ بە جۆرێک لە جۆرەکان هەموو مشکلەکانیش نابێ بخرێتە سەر ئافرەت. ئێستا خەڵکەڵەیە ئەم وەزعی ئافرەت دەیکا کۆمەلگەی تێکداوە وا دەڵێن لە کاتێکدا مەسەلەکە تێکدان ئەگەر ئەو سەبەب بێ خۆ ئەنجامەکە پیاوە ئەی پیا بۆچی سەبەب نەبێ وانە ئەگەر ئەو قسەی ڕاست بێ ئەو تا خۆ ئیمرەئەت العەزیز ئەو هەوڵەیدا ئەی بۆ پیاوەکان وەکو یوسف نابن ئەگەر ئەو قسەیە وا دەڵێن ئەگەر ئافرەت خراپیش بوو ئەی بۆ پیا وەکو یوسف نابێ وانە ئەبێ پیا وەکو یوسف خۆڕاگر بێ و پاک بێ و چاک بێ مەبەست. جا لێرە ئاڵێن آخر ناخوا فەرموویەتی ئینە کەیدەکونە عەظیم خوا دەفەرمێ ئافرەت هەروایە و مەکر و تەڵەکەبازی ئافرەت زۆر گەورەیە و زۆر مەزنە. من دەڵێم ئەوە خوداوای نەگوتووە تۆ کتێبێک دەنووسی نووسراوە لە نووسینی نەزیر کادانی لە نێو کتێبەکە ڕۆمانێکە نووسیوە چیرۆک دەنووسی لە نێو چیرۆکەکە نووسیوتە ئازاد گوتی ئافرەت مەکر بازە دەڵێن نەزیر گوتی تو دەڵێ کاکە من نەمگوتم من ناقلم تۆ وتم ئازاد گوتی چێ دەڵێ قالە ئینە کەیدەکونە عەظیم مێردەکەی دەڵێن ناوی زولێخە با بڵێن ناوی زولێخاوی ئەوە پیاوی زولێخاوا دەڵێ ئەوە خوداوا ناڵێ بەڵام کاتی خۆ لە قورئان باز دەکاتەوە ئیقرار نییە نە دەجێڕ نقطەیەکی تر پێ بڵێم مەسەلەن خەڵک بە منی دەگوت باسی ژینگەم دەکرد دەیانگوت مامۆستا ئاژەڵێکی جانلەبەرێکی وەکو جۆ درێژ ئەو هەموو ئیشە دەکا خدا بۆچی ڕقیلەیەتی دەڵێ ئینە ئەنکەرە الئەصواتی لە سەوت الحەمیر وتم خوداوا ناڵێ ئەوە لوقمان وا دەڵێ لوقمان مرۆڤە وإذ قال لقمان لابنه وهو يعظه تا أقات واغض من صوتك دا إن أنكر الأصوات لصوت الحمير أو اللقمان ودله خدا قسك نقل دك كواتوانين بل إن مرج التوابي بله دك خدا إقراري همشتقناك للقرآن زوج عليه مثلا وقال الذين كفروا مثلا وانيا يا وقالت النصارى وقالت اليهود وهم أمانج دجيرتوا لهندك ولام دا لهندك ولام نادا لهندك
خدا وەڵام نادا کە وەڵام نادا مفەسیرین دەڵێن خۆمانەی وانە خدا ئیقراری کردووە بۆیە ئینە کەیدەکونە عەظیم ئەوە قسەی مێردی با بڵێن مێردی ئەو ژنێ مێردی زولەیخای با بڵێن مەمەعناه ئەو وا دەڵێ ئەوەش خاڵێکی گرنگە کەس بە ناوی خودداوە نەڵێ خودداوای بە ئافرەتان گوتووە بەشێ ئەو کەیدە پیاویش بیکات و ینی هیچ فەرقی نیە ئەو بابەتە خاڵی تر ئەوەیە کە یوسف سەلامی خوای لەسەر ئەبێت ئەبینی أفرمي قال ربي السجن أحب إلي مما يدعونني إليه يعني سجن بندي خانة هل دبجيري لسر أو يكتوشي أو هلا يببي مش أو ما نادى بخشيك أو جورا هلا شون دل روشتي وأخلاقي أنا شتيكي زور نابسنده إنسان دبي ببردوامي وكدالي خويلي ببارزه هر خالي كتير لو زور جرينجا أمره لريتو ركو ملايتي كانوا بيايو بتمن توشي هلي سەیرە بێ وەکو بڵێ گەڕابێتەوە بۆ مراحقە هەندێک پیاوی بەتەمەن دەڵێ لە سەردەمی ئێمە ئەم شتە خۆشانە نەبووە ئێستا دەچێت مەسەلەن ئادەکا و لایکەکا و دوای وردونامە ئەنێرێ بۆ کچێک کە لە تەمەنی کچەکەی خۆیەتی نابێ وا بکە یوسف سەلامی خوای لەسەر بە یەک وشە لە ڕێگەی قورئانەوە خوددا پێمان دەڵێ یوسف چی گوت یوسف گوتی وئیلا تەصرف لە خوددا داوا دەکە وئیلا تەصرف عنی کەیدەهن ئەصب إليهن وأكن من الجاهلين أما لما ندلي يمي بتمن بتايبت كاتيك حلب كانوا بينه وآستي جنجيكي 15 سال بله شيبو أصبو إليهن أصبو لمشتقات صبا يصبو صبي يعني إنساني بتمن من دال دبيته إيش يقدك إيشي من داله بوش وأكن من الجاهلين إنسان توشي نزاني وأبيته جاريكي توشي أو هلا نبي والله ما مسكاتي كبتي شهواتي إنسان بيتكرن لنا وكمالجاك خاصة کۆمەلگایەکی دیندار ئەوە دەرەنجامی ئەوە نییە کە ئەو کەسەیانی ئێستا چاوی بکرێتەوە وەکو گەنجێک لێ بێتن نەمە بەستم ئەوە بوو تۆ مشکلت ئەوەیە سێرەکی من ئێستاکە لە ئەنجامی تێکەڵبوون لەگەڵ کۆمەلگا سێرەکەم گەنجەکان و لاوەکان باشترن لە هەندێک لەوانەی هاوسەریان هەیە سەیرە ینی کابرا هاوسەری هەیە و هاوسەری وەنجامە پێمان دەڵێ لێرە باسی ئاگداری ئەو بابەتە بەێ دیسان مامۆستاتە بەحسا گرتین خانی کرد کە یا دیارە خۆیایە کە یوسف یهاتیە بەندین خانەکردن ئەرێت بیت مامۆستا بەندین خانە ببیتە وێستگەهێک بۆ خۆڕی خستنێ و بۆ تربیەتە پەروەردە نەفساخ و بێتێکی باشە ناوی بەندیخانەیان ناچاکسازی بەڵام لەگەڵ نەکەیسا ئەم بەندیخانانەی هەرێم بە تایبەت هەولێر هەموویان بینیوە چونکە چوومە بۆ سیمینار بۆیان بۆ بەندیخانەی گەوران چوومە کاتێکە لە سجنی محەتە بۆ دوای لە شوێنە تازەکەی شوێنێکی زۆر چۆنەڵێ لەسەر مۆدیلی تازە دروست کراوە سجنی بەندیخانەی چاکسازی چۆن دەڵێ ئەوانەی نەوجەوانان ئەحداس بۆ ئەوێش هەر قسەم کردووە بۆ ئافرەتان هەر قسەم کردووە یعنی ئەو شوێنانە دەکرێت کتێبخانەی هەیە ئێستاکە دەخوێنن لەوێ منهەج تەواو دەکەن ئیمتیحان دەدەن ئەبینی هەموو ئەمانە پێمان دەڵێت دەکرێت بەندیخانەوە جا لە سوورەت یوسفا بۆمان دەردەکەوێت بەڵێ ئەو شتە واریدە و دەکرێ و بوونی بەندیخانە باشترە لەوەی کەسێک یەکسەر بێتە کوشتن تۆ لەوێ چاکیکەی باشترە بۆی داڵێن یوسف عەلەیهی سەلام چ چاکسازی کرد وێ بەندیخانە یەکەم وەدەخەلە معه السجن فتەیان لەو ئاەتە بۆ دەرەکەوێت تقریباً بەشێک زیاتر لە گەنجان تووشی سجنە بن هەم یوسف خۆی گەنجە هەم ئەبینی وەدەخەلە معه السجن فتەیان کە ئەڵێ فتەیان کە ئەنەهو گەنجان بە کەم خیبرەی خۆیان زیاترن لەو بە ساڵا چوان کە تووشی سجن دەبن خاڵێکی دیکە ئەوەیە کە لەم خەون دەبینن خەونەکەیان بۆ لێک دەدا يعني تۆ ئێستا وەدەخەلە معه السجن فتەیان ئاەتەکە ئەوت بۆ دەردەخا حەقت لە دراماکە نەبێ دراماکە هەندێکیان دەستکاری کردووە وەدەخەلە معه السجن فتەیان یوسف هەر قسەی لەگەڵ ئەم دوانەیە کە ئەنەهو ئەو غورفەی یوسفی تێدا بۆ لە سجن یوسف و دوو کەسی دیکە بوونە ئەمەش پێمان دەڵێ قورئان و هەمووی ئیشارەتە بە ئیشارەتێکی بچووک تێمان دەگەێنێ سجن مەسەلەن ئەوە ژوورێکە بۆ 3 کەس بێ یعنی شتی بچکۆلە و نازانم چی بۆ بابەتە و تێکەڵکردنی و 100 کەس لە شوێنێکی تەنگا نابێ 3 کەسن لە یەک ژووران ئیتر لە درامەکەوانێ بەڵام ئەوی قورئان هەر ئاوا تاکیدی لێکات و ئەوش ئیشارەتێکی ترە دوای بۆ دەرەکەوە یوسف دەرەچێ بەری ئەو یەکێکی تریش بەریئە یەکێکیان هەڵی کردووە کەواتە لە 3 کەس لە بەندیخانە لە ژوورێکی بەندیخانە 3 کەس دوانیان بەری دەرەچن وا نەبوو ئێکەواتە ئەمە پێمان دەڵێ کۆمەلگا بە چاوێکی کەمیش تەماشای ئەو کەسانە مەکەن کە لە بەندیخانن دەکرێت زۆر کەس بەری بێ و زۆر کەس بێتاوان و بێگوناه بێ و لە بەندیخانەش بێ وەک بنەماکی قانونی الأصل ڕاستە في ذمة البراءة ڕاستە کەواتە
كل شخص بريء وانيا حتى يثبت إدانته كواتە لەم حاڵەتەدا هەموو کەسێک بێتاوانە هەتاوەکو بەڵگەیەکمان دەستەکەوێت هەر لەمە یوسف بۆمان دەرێکوێ یوسف و دوو کەسی دی هەن لەم سیانە دوو لە سەرسیان بێتاوان دەرچوو کەواتە ئەمەش دەکرێت یعنی ئینسان پەلە نەکات لە کوشتنی تاوانبار و لە زوو ئەوانەیە جا هەر ئەمە جارێکی تر پێمان دەڵێ ئێستا شتێکی تر دەرهاتووە پێی دەڵێن عەرەب دەڵێ العقوبات البەدیلە ئەوروپا دەیکە هۆڵەندا نەرویج و ئەوروپیەکان زۆریان مەبەست یانی پێڵێن سزا جێگرەوەکان یعنی ئێمە کەسێکماندانا 15 ساڵ لە بەندیخانە ئیستیفادەی چی لێ دەکەی یەکەم شت ئەم ئینسانە دوای 15 ساڵ ئەگە دەرچوو چی بێ یەکەم هیچ فێر نەبوو 15 ساڵ فێر بوو سێژەمە نان و ئاوی بدەیتێ کە دێتە دەرەوە ئیش ناکە ئەو فێر بوو تازە سێژەمە نانێکی خۆشی خواردووە خواردنیان باشە ئەخم بەندیخانم دیوە ئەپرسم چۆنە یعنی چوومە بۆ محازەرە و وەزعیانم پرسی و سیمینارەکانم بۆیان کردووە هەموو لە وەزعی خۆیان ڕازین کتێبخانەی تێدایە وەکو گوتم کتێبی منهەجی تایە دەخوێنن تەلەڤیزیۆن دەبینن ئیدی چۆن دەڵێ شوێنی وەرزشیان هەیە وەرزش دەکەن گەمە دەکەن ئیدی چۆن دەڵێ پێشبڕچێ دەکەن بەڵام بەش هەندانێک نیمە موسە بۆ ئەوەی خەڵک بێت بووێ نە ئەمە مانای ئەوەیە کە تۆ لەوێ بیکەی بە چاکسازی لەوێ بیکەی بە چاکسازی بەرنامەیە کتێبێ بیکەی بە چاکسازی بەس مەبەستم ئەوە بوو لەوێ ئەوێ ئیشێکی تریان بۆ بدۆزیتەوە بۆ هەر یەک لەمانە بێ ئیشیان بۆ بدۆزیتەوە بەمانایەک لەمانەکان ئەمانە لەوێ ئیش بکەن ئیشێک بکەن کە خێری کۆمەڵگەی هەبێ ئیشێ بکەن اونجا زۆرە ئەو ڕێگایانە کە زۆرە بۆ چونکە ئەگەر ئەمە بکەی 15 ساڵ تعتیلی ئەم هەموو بەندکراوانە ئەەکەی بۆ نمونە لە عینی وەختیشە دەوڵەت تەکلیفێکی زۆری ئەمانە هەڵەگرێ ئەو هەموو تەکلیفە زۆرە لە عینی وەختیش وەختێک کە دەردەچن دەست و پێسپی دەبن هیچیان پێ ناکرێت کەواتە بێ بکرێ بە چاکسازی دیسان مامۆستا مەدەبزانین بەردەوامیە باشیە و چاکیە چاوەتی بەردەوام بین ئەدیگەلگەلێ خۆ ڕاست و سوورەتی یوسفدا چ ئاماژەیەک بۆ یەک ئاماژەی کورد لە سوورەتی یوسف هەیە پێمان دەڵێ ئێمە ئەگەر تووڕە بووین لە گەلی خۆمان ئەگەر لەگەڵ گەلی خۆمانە چۆنەڵێ ئەزیەتیان داین هەر شتێک بوو لە کوردەواری خۆمان تۆزێک ئەوە دەبینی تۆ هەستی پێ دەکەی هەر کەسێک کە تووڕە دەبێت بۆ کورد هەوڵ دەدا دوای ئەبینێ خەڵک ڕێز لە هەوڵەکانی ناگرێ هەمومان تووشمان بووە تووڕابێ ئەڵێ وەڵڵی من حاشا من کورد نیم ئەوە نابێ گوناح نابێت لە داخی قەومەکەی خۆت ڕاستە منزانم کورد یەک ناگرێ و یەک نییە و کوورە ئیتر هەرچی ناخۆش و خراپە ئەیکا کوردەکەی خۆمان بەس ئەوە نابێ ببێتە مای ئەوەی حاشا لە قەومی خۆمان بکەین چونکە هەڵبژاردەی ئێمە لەو قەومە خوددا بۆی هەڵبژاردوین ئەمە قسەیەکە یوسف عەلەیهی سەلام سەلامی خۆی لەسەر لەکوێ دەڵێ بەدوو بەندکراوەکەی کە لەگەڵین چ دەڵێ ئینی تەرەکت میلەتە قەوم إني تركت ملة قوم لا يؤمنون بالله وهم بالآخرة هم كافرون يعني إني تركت ملة قوم كرد بحالة دالي ملتي كرد نابي بلاي ملة كرد ملت چيا دين چيا قوم چيا قوم نتوي بزماني استا قوم نتوي يوسف نالي من قوم كم بجيهشتوا من قوم كم ترك كردوا ملة قوم من ملتي قوم كم بدل ملت بمعنى دين ديت انجا فرقي لقل دين چيا لقرآن تماشا دكي ويدخلون في دين الله دين أتشبه خدا دين الله يعني أتشبه خدا قد ناوت ملة الله كواتا واتبعت ملة آبائي واتبعت ملة إبراهيم ملة إبراهيم أبيني واتبعت ملة إبراهيم تقريبا زيادة هشنو جار لقرآن هاتوا واتبعت هر أمدله واتبعت ملة آبائي ودله جاري كدي هم ما ناقة تماشا كيتو للروانق القرآن بمان دەڵێ ملة إبراهيم ملة آبائي ملة إضافة أكري بو كسكة دينش إضافة أكري بو خدا كواتە ئەمە ئەو قسەیە بوو کە زووتریش کردومانە دینی خدا وەکو دین بێعیبە بەس کە ئیزافە ئەکرێ بۆ بەشەر ئیترێبێ بە میلەت ئەوەی ئێمە ئێستا باسی دینەکەین ئەمە میلەتە یعنی بۆ دین بە تەطبیق کراوەکەی کەواتە ئەکرێت ڕەخنە لە میلە بگرین بەڵام لە دین ئەوەیە کە گوتومانە بەڵێ وتومانە ڕەخنە لە دینی خدا مەگرە ڕەخنە لە تەطبیقی ئێمە بگرە بۆ دین ئەمە ئەم قسەی ڕاستە کەواتە ئینی تەرەکت ملەتە قەوم نەبڵێ لە قەومەکەی تەرک کرد و وازی لە قەومەکەی هێنا نە میلەتی قەومەکەی کەواتە زۆر جار ئەگونجێ ئینسان شتێکی قەومەکەی خۆی بەدڵ نییە بەس قەومەکەی خۆمان هەر قەومەکەی خۆمانە هەر دەبێ لە حاڵەتێکە بێ باوەڕیش بوو هەر ئەوە میلەتی تۆیە كذبت عاد المرسلين كذبت عاد المرسلين يعني چی يعني قوم عاد وانيا پیغمبران بدرو خستو بله پیغمبر بدرو بخیتو خو بێ باوەڕ و کافر بوویتە هێشتا وایان نەکرد إذ قال لهم أخوهم هود ألا تتقون
لەگەڵ ئەوەی کەذەبەت عاد المرسلین پێغەمبەرانیان بە درۆخستۆتەوە هێشتا خوددا دەفەرمێ ئذ قال لهم ئەخوهم براکەیان براینەتەوەیان کەواتە ئەمە پێمان دەڵێ ئەمایەتانە کە هەر هەڵەیەک لە قەومی خۆشمان ببینین مەجبورین خوددا فرمانی پێکردوون لەگەڵ قەومی خۆمان بین چاچی کەینەوە هەڵەکانی ڕاستکەینەوە اینجا پێماڵێن چێ پێزانێ خوا پێزانێ بڵێ باشە مامۆستا دیگەلوێ چەندێ مەبەحساوی چەندێک کرد کە ڕەخنەل دینی نەهێتە گرتن ڕەخنەل میلەتی بهێتە گرتن ڕاست یعنی وەکی بژنێ شێوازی سەرەدەریە ئینسانات گەلدینی دێت بهێتە گرتن بەڵام تەمان دەمدە مامۆستا دەیبینی لە خوا لە قورئانی پیرۆز دەفەرمێتن ئەفەلا تەدەبەرونە القورئانە ئەم عەلا قولوبین ئەقفالوها یانکو خوا دەیویست ئێمە ڕەخنە بگرین ئێمە عەقڵێکی ڕەخنەییمان هەبێتن ئەوە چون هەڵ دەسەنگێنین خوددا داوای تەدەبوری لێکردین خوددا داوای بۆیە ئەم جۆر جا دەڵێن فڵانە کەس تەفسیری قورئان دەکات قورئان یەک جا وشەی تەفسیری تێ هاتووە بەڵێ ولا يأتونك بمثل إلا جئناك بالحق وأحسن تفسيرا هر أو كلمات أو كلمات بما أن الله قرآن باشترين تفسيري خوي تفسيري خوي دكا قرآن خوي تفسيري خوي دكا أو دولن مفسر شرطي هي وابي باش أو الراست بس همومان وكوتاك ما في تدبر من هي التدبر أجر رخنا لدروز بو أنجب بقيشك تدبر أو كاتب ويستيك بمن الله أو تفسيري شيء ديكي أو أنا قصي خوم دكم من قرآن دخوين مو وانيا چل ساڵە قورئان دەخوێنمەوە ئێستا من ئاوای لێ دەکەم ئەمە بۆچوونی ئێمە من لەم سەردە بۆچوونی من وەکو کوردێک لە سەدەی 21 لەم کوردستانە من ئاوای لێ دەکەم کەسیش مەجبور نییە بە قسەم بکە کەیفی خۆیەتی بەڵام ئەوەی سوود لەم قسەیە دەبینێ دەتوانێت سوودی لێ وەرکەوەتە تەدەبور مافی هەمومانە کەس ناتوانێت ئەو مافەمان لێ بسێنێتەوە کە خوددا بە هەر یەکەمانی داوە ئەفەلا یەتەدەبەرون القورئان تەدەبوریش چییە منە دوبر یعنی کاتێکەوە قورئان دەخوێنیتەوە هەر قسەیەک دەکەی تەماشاکە پاش ئەوە چی دێ ئەمە ئیمامی شاتیبی ناوینە نەظەریەت المەئال یعنی ئەو تەفسیرە یا ئەو قسەی کە دەیکەی دووبوری ئەو شتە پشتی ئەوە چ دەبێ کەواتە دەبێت لە کاتی تەدەبوری قورئان وەکو ئێستا ئەمانە ئەمە هەر تێگەشتنێک دووماهیک نییە بەڵکو شتێکی تریش هەیە دەست خوش مامۆستا دەمێ ناوبڕێکی هاتی و دەهینە فلای جانابێتە پتر گەنگەشیل سەری بابەتەیکەین بینەرن بەڕێز پشتی بهین ڤێدانێکە کورت و دەهینە خزمەتەوەین بەڕێز بۆ پتر گەنگەشیل سەروی بابەتی بینەرن بەڕێز دووبارە سڵاف وە بن بەردەوامین گەلوێن بەڕێزدا بوو پتر گەنگەشەکردن ئەلدورڤی بابەتێمە دەست نیشان کردی سوورەتی یوسف وانە و گوزارشت مەدوێت مامۆستای بپرسین مامۆستا ئەرێ ساڵی نوێ چۆن بکەین بە ساڵی خێر و خۆشی بوو خۆمان ڕاستە هەر لە سوورەتی یوسف ئەومان بۆ دەردەکەوێت گرفت هەیە ئاریشە هەیە قەیران هەیە یوسف دەتوانی بیگۆڕێ بۆ ساڵێکی خۆشی ئەوەش بەچی دەبێت یەکەم شت دەبێت ئێمە سوود لە ئەزمموی غەیری خۆمان وەرگین سوود لە ئەزمموی غەیری خۆمان وەرگین ئەم ئەزمونە ئەزمونێکی مرۆیە خوددا ڕەب العالەمینە ئەم عەقڵەی بە هەموو کەس وەکو یەک داوە کاتیشی وەکو یەک بە هەموو کەس داوە خەڵکانێک پێشمان کەوتون ئەمڕۆ زمانێک ئەمە پێشی خەڵک کەوتوین ئێستا دوا کەوتوین خەڵک هەیە پێشی ئێمە کەوتووە کەواتە بۆ ئەوەی ساڵ بگۆڕی بۆ خێر و خۆشی وڵات بگۆڕی بۆ خێر و خۆشی هەرچی گرفتێک و ئاریشەیەک لێرە هەیە لە ئەوروپا بۆ نمونە بووە پێشی ئێمە ڕەنگە خراپتریش ڕاستەکەی ڕاستە زۆر ڕاستە خراپتریش بوو بێ بابچین سوود لەو ئەزمونە وەرگین نەڵێ فڵانە کەس بێ باوەڕە لە سوورەتی یوسف چیت بۆ دەردەکەوێت لە سوورەتی یوسف شتێکت بۆ دەردەکەوێت یەکەم شت ئەو پاشایە ئەو مەلیکە کاتێکە خەون دەبینێ خۆ خەونەکەی ڕاستە خەونێکی ڕاستی دیوە کە حەوت ساڵوا دەبێ و حەوت ساڵ وشکە ساڵی دەبێ و یوسف کە بۆی لێک دەداتەوە خەونەکە خەونێکی ڕاستە بەس خۆ پیاوە بێ باوەڕ ئەو پاشایە کەواتە قورئان پێمان دەڵێ بێ باوەڕیش بی ئەشێ خەونی ڕاست ببینی وایە جارێکی دی ئەو دوو کەسەی کە لەگەڵین لە بەندی خانە خۆ ئەوان لەسەر دینی یوسف نی وانە دوو کەسەکەی کە فەتیان ئەوەش خەون نابینن بۆیان لێک دەدڕێت بەو خەونەی ئێوە یەکێکتان دەکوژرێن لە سێدارە دەدرێن یەکێکشتان ڕزگار دەبێ وایە ئەوش هەر ڕاست دەرناچێ ئەوانش هەر بێ باوەڕن کەواتە لێرە چی دەستکەوت حکمێکت دەستکەوت بێ باوەڕیش خەونی ڕاست دەبینێ بێ باوەڕش خەونی مامۆستا خەون نافمە یا باوە کە خەون شتێکی ستۆری و خەیالیە بەسم چی بوو ینی ئەم حاڵەتە خەڵک خۆی لێکی دەداتەوە یعنی ئەمە زانستێکی زانایان بەداخەوە زانایانی موسڵمان بەیەکێتی زانایانشم چەند جار گوتووە گوتومە
ڕەنگە گوناهبار بن چونکە فەرزی کیفایەتە نابێ ئێمە هەر ئیبن و سیرینمان هەبێ لە جێڕانەوەی خەون کە هەموو زانایان تەرکیان کرد کەس بایەخ بەو لایەنە نادا یعنی لێکدانەوەی خەونی ئینسانەکان کە کەس بایەخی پێنادا خەڵکی خراپ هاتوتە سەرخەت خەڵکی زۆر خراپ بازرگانێک وەک بازرگانی ڕاستەکەی کەواتە زانایان لەوە و لەو لە هەرچی بوارێکایە قساکەن ئێستا بە هەر مەلایەک بڵێ مامۆستا خەون ئەڵێ من لێ نازانم دوای لێ پرسی ئەڵێ مامۆستا بۆڵێ کاکە و دەرگای لە خۆم ناکەم و ئەخ بەس خەڵک خەونی هەیە ڕاستە هەندێک خەون ڕاست نییە و هەندێک خەون ئەدغات و ئەحلام و هەندێک ڕوئایە و هەندێک ئەحلام و هەموو ئەمانە مەراتیبە بەس زانستە سەرکردەکان گەورەکان لە دنیا لە ڕووی دەرونی فرۆید ئەتوانی نستە بڵێن بووە بە زانستێکی دەرونی ئەبێ وابێ بەڵگرنگ ئەوەی زانایان لەو بوارە قسەیەکیان هەبێ مەبەستم ئەو بوو اینجا مەبەستم چی بوو مادام بێباوەڕیش خەونی ڕاست دەبینێ وەکو لە سوورەتی یوسف دەرەکەوێت کەواتە بێباوەڕیش پلانی ڕاستی هەیە بێباوەڕیش پلانی باشی هەیە ئەو یەکێکە لەو خاڵانی کە دەتوانی سوود لە ئەزمموی وڵاتانی پێشکەوتو وەرگری و بهێنی بۆ ئێرە لەوە بۆ دەرەکەوێت پلاندانە ئەو خەونە چی دەڵێ سەبع شیداد یعنی حوت ساڵی زۆر چۆن دەڵێ ناخۆش یاکولن ما قدمتم لهن یعنی حوت ساڵێکی زۆر ناخۆش دەبێت و هەموو سەروت و سامانتان نامێنێ إلا قليلا مما تحصنون ئەم لێکدانەوەی یوسف سەلامی خۆی لەسەر إلا قليلا مما تحصنون حسن يعني داهێنانی فکرەی سایلۆ پێشی یوسف نەبووە ئەمە خاڵێکە هەتا ئێستا بەشەریەت سوودی لێوەرەگرێت هەتا پێغەمبەران دێن ئیزافەیەکی نوێ دەخەنە سەرژانی بەشەریەت لەیەوە مرۆڤایەتی پەرەی پێدەدا و سوودی زیاتری لێوەردەگرێت کەواتە یوسف سەلامی خۆی لەسەر زانی لە ڕێگەی ئەم خەونەوە خەڵکێک یعنی ئەم وڵاتە تووشی وشکە ساڵی ئەبێ گرفتی بۆ دروست دەبێ ئەوجا پێویست بەوە دەکا لە حوت ساڵی ترا چۆن دەڵێکە خۆشی دەبێ هەڵیگرن و ئەو چۆن دەڵێ ئەو ثم يأتي من بعد ذلك عام فيه يغاث الناس وفيه يعصرون ساڵێکی خۆشی دێت و شتەکان زۆر دەبن ئەو کاتە پێویستە هەڵیگرن بۆ ئەو حوت ساڵی کەوا دوای ئەوە چۆن دەڵێ وشکە ساڵی دەبێت ئەم مەسلەی فکرەی لە کاتی تنگانەیە تۆ بۆ ئەوەی تووشی قەیران نەبی دەبێت لە ڕۆژی خۆشیدا چارەسەرت بۆ کردبێت ئێمە لە کوردستان دراوی سپی بۆ ڕۆژی ڕەش ئێمە لە کوردستان نبینی ئەوەمان نەکردووە لە کوردستان دەبین ئێمە حکوومەتی هەرێمی کوردستان سوودی لە ئەزمموی یوسف وەرنەگرتووە کاتێک کە پارە زۆر بوو لە 2010 و 11 و 12 و 13 وانە هیچ هەر تەخشان و پەخشان بوو ئێستا دەبێت عیلاجی هەموو ئەوانەی پێشوو بکە خۆ ئەگەر ئەو کات ئەکرێت ئێستا دەست پێ بکەین هەرەبێ هیچ کاتێ تاخیر نییە مرۆڤ هەتا لە ژیانە ما بێ دەبێت ئومێدی هەبێ و ناڵێن هەموو شتێک هەڵای و فورسەیەگەل دەستمان چوو نەگەنەگەڕێت ئەوە جیای ئەوە مەسلەی کاتە بۆ نمونە کات دەڕوە بەڵام مادام تۆ ماوی دەکرێت ژیان بە شێوازێکی دیکە بگۆڕی کەواتە ئەمەش خاڵێکی زۆر گرنگ بوو لێرەدا بۆمان دەرکەوت کە دەستەواشەیەکی تریشمان لەم ئاەتە بۆ دەرەکەوێت سەنە جایە لە عام کە باسی ناخۆشی و قوشکە ساڵی و قەیران و عەزێت و ماندووبوون بێ خوا سوبحانەوە وتەعالە لە قورئان ناوێنێت سەنە و سنین وأخذناهم بالسنين ئەمانە بەس عام ئیسراحەت و خۆشیە عام ئیسراحەت و خۆشیە بۆیە عەرەب پێشی ئیسلام هەر ساڵی داهات و ساڵی تازە کەدا دەهات هەموو ساڵێکیان پێ دەگوترە عام عام الفیل وانێ حتى عام الحزن عام المجاعة يعني ئەوانە بوو ئەوەی سەردەمی کە تۆ باسی دەکەی هەموو ئەمانە عام الڕەمادە ئەویان پێ دەگوت کەس ئەم هەر وەکوڵە ئیستئناسەن بۆ ئەوەی کە يعني چۆن دەڵێ تەفاعولیان هەبێ و گەشبین بن نانەگوت سەنە ئەیان گوت عام بۆ ئەوەی کە خوا بیکا بە عام و خۆش بێ دەبێت نوح عەلەیهی سەلام سەلامی خوای لەسەر نوح ماندووە لەگەڵ گەلەکەی دەڵێ فەلەبیثە فیهیم ئەلفە سەنەتین إلا 50 عامە ئەو 50 عامەی کە وەکو مرۆڤ ژیاوە بۆ خۆی و ئەرکی داعوە و بانگەوازی خەڵکی لەسەر نەبووە عامە ئاسان بۆ خۆش بووە 950 دی کە لەگەڵ خەڵکا ماندوو بووە ئەو بوو بە سەنە کەواتە ئینسان دەبێ بزانێت لەم دوو وشە قورئانیەوە هەر کەسێک کە ئیش بۆ گشتی دەکاو بۆ کۆمەڵگە دەکاو دەیەوێت کۆمەڵگە ڕاستکاتەوە دەبێت بزانێت هەموو ساڵێکی قورسە ئیشی قورسە ماندوو نەبێ بڵێ ئەمە چییە من زۆر کەسێ کۆڵەدا ماندووە خاڵی سێم ئەوەیە کە ئەو کاتەی کە هەموو خەڵکی مسر دەزانن ساڵی مەجاعە و ساڵی برسێتی و وشکە ساڵی لە ڕێیە کەس پۆستی وەزارەت وەرناگرێ هەموو بەجێ دێڵن بەڵێ بۆ چونکە دەڵێن لەم وەزعا چی ئەتوانێت ئەمە چارەسەرکە ئەگەر لێیە کە زۆری ناگرێ یوسف ئەڵێ اجعلنی على خەزائن الأرض إني حفیظ علیم لەو کاتەی خەڵک لە پۆستڕاکە یوسف پۆست وەرەگری بەڵێ ئەمانەیە چییە
مانای وایە لە کاتی تنگانە نابێ پۆست بەجێ بێڵی لە کاتی تنگانە مەبەستەکەم سیاسی نییە دەگەڵی حیزبەکانی ئێستای ناکەم بەس مەبەستم ئاەتەکەی قورئانە لەوە فێر دەبین کەوا ئازا ئەو کەسەیە لە کاتی تنگانە چارەسەرکە لە کاتی خۆشی و پارێزۆری تۆ هیچیش نەزانی وەزارەت بەڕێوە بێ پارە زۆرە هیچ مشکل نییە بەس ئەو ئازایەتی لەوێدایە پارە کەم بێ و بتوانی وڵات بەڕێوەبەری اینجا بۆیە مەولانە ڕۆمی بەڕەحمەت بێ دەڵێ لە کاتی نەخۆشیدا دکتۆری زانەمان بۆ دەرەکەوێ لە کاتی بوونی هەژاریدا کەسی سەخی و سەخاوتمان بۆ دەردەکەوێت کەواتە لە کاتی قەیراندا ئێمە کەسێکمان بۆ دۆزێکە چارە هەروە قاعدەی ئوسولیەیە کە بیشتن ئیدا ضاق الأمر اتسع ڕاست لە کاتی بەرتەنگە نەخۆشی دێداتێت فراوان بەڵێ مامۆستا دیسان دەمانەوێت بزانین مامۆستا ڕۆڵ و ئومێد و هیوا و هیوی چییە ئەجیانە مرۆڤاندا چون سەرەدەری لەگەڵ بهێتەکەن لەو وەزعا لەو بارودۆخە ناخۆشەی یعقوب بەسەری دێ سەلامی خۆی لەسەر بەڵێ یعنی وەزعێکە ناومێدیە تۆ چاو لە دەستبیت و دوو کوڕت دیار نەبێ و لەو بارودۆخە ناخۆشە و لەو وشکە ساڵی و لەو وەزعی کە لێوێ بەسەریان دێ لە ئەرزی کەنعانە ئەڵێ ئینەما ئەشکو بەثی وحوزنی إلى الله وأعلم من الله ما لا تعلمون همومان أمر بيستيمان بم آياتي بله إنما أشكو بثي وحزني إلى الله بث شيء وحزن شيء وهم يهر نزيك لواتاكم بلام جوازيان هي يعني بث بكردي يعني بخش ألين بس إذاعي البث الإذاعي يعني بخشي يزقى بله يعني اشتكى أكري بخشي كيتو بخلقي بلي كواتا إنسان دو جور خمي هي لناخية خميكي هي دتواني بخلقي بلي يعني زور نهيني نية بس هەندی حزنت هەیە لە ناخی خۆتا کەس ناتوانێت بۆ چارەسەرکە هی ئەوەش نییە بە هەموو کەسی بڵێ چونکە هەموو کەسی لەو حزنەی تۆ تێناگا بچوو لە ئەنجامدا کۆمەڵە خەمێکت هەیە ئەڵێ هەر خۆم بیزانم باش هەندێشتی شتێ بۆ دڵت بۆ کەسێک دەکەیتەوە یعقوب سەلامی خوای لەسەر دەڵێ من هەردووکی بە خوددا دەڵێم هیچی بە بەشەر ناڵێم ئەمە ینی بۆ چونکە تۆ دەزانی خوا قادیرە خوا مقتەدیرە هەموو شتەکانی ئەمری خوددا و گۆڕانکاریەکان لە لای خوددا بین الکافی و نونی لە نێوانی کاف و نونە کون کەواتە ئەم ئومێدە ئەم جۆرە ئیدینداری ئەم جۆرە باوەڕداریە ئەم جۆرە ئیمانە بۆیە بەدیع زەمان سەعیدی کوردی خۆمان گوتی سەردەمی ڕزگارکردنی ئیمانە سەردەمی ڕزگارکردنی ئیمان یعنی کە تۆ یەکەم شتێک ئەرێ یەکەم شتێک دەبێ خوداناسیمانە بێت چەند جا باسمان کردووە خوداناسی بەو مانایی کە تۆ بزانی هیچ شتێک لە دەستی خوددا دەرناچی تۆ لەگەڵ هێزێکی توانای ڕەهایە ئینەما ئەشکو بەثی وحوزنی إلى الله هەموو شتەکانی خۆت لەگەڵ خوددا ئەمە کە گوتم ناومنا مرۆڤ نوێژەکانی دەبێ وابێ تەقڵە لێ نەدا و بەجێ بێڵە بڕوە بە ڕاضەیە لەگەڵ خوددا قسەکردنە لەگەڵ خوددا ئاخاوتنە قسەکانی خۆت پێ دەڵێ پێغەمبەر درودی خوای لەسەر لە فەرمودەیە نەیگوت ینی مسلمان ئەکرێ ئەگەر ینی تەڵێکی نعلەکەشی ئەگەر بچڕا لەگەڵ خوددایە مناجات کە ئەو ینی گرفتە وردەکانی خۆت بۆ خوددا بڵێ گرفتە گەورەکانی خۆتش بۆ خوددا باسکە ئەم حاڵەتەیەکە ولا تيأسوا من روح الله ناومێت مەبن لە توانای خوددا بەڵام مامۆستا ئەو تەوەکەلەی جەنابەت باز دەکەی ئەوە پاشی ئەوە نییە کە عەزم و جەزمێکی زۆرت کرد بێتن ئەوجا بگەی بێ ئەو مەرحەلە ڕاست هەموو ئەوانەمان کردووە بەڵام دوجار ئەگەیتە شوێنێک کە ئەم کارەی تۆ لە دەستی مرۆڤدا نەماوە ئەم کارەی تۆ لە دەستی مرۆڤدا نەماوە کە لە دەستی مرۆڤدا نەما ئەوجا پەنا بۆ خوددا دەبێت ئەوە باسمان کردووە ئەسباب وەردەگری پشتی ئەسباب فإذا عزمت فتوكل على الله اعقلها ثم توكل ڕاستە ئەمە هەمووی ئەم قسانە ڕاستە بەس مەبەستم لە چی بوو لەو خۆشەویستیە باسکەین کە کەمە ئەمڕۆ مرۆڤ بزانێ پەیوەندی نێوان ئینسان و خوددا خۆشەویستیە پەیوەندی نێوان ئینسان و خوددا فإذا فرغت فانصب وإلى ربك فارغب مەولەوی شاعر بە ڕەحمەت بێ سەفەرێک ڕێی لە کەرکووک دەکەوێت کە ڕێی لە کەرکووک دەکەوێت ئێستش هەروایە لە سلێمانی و بێ بۆ کەرکووک ئەگەیتە یەکەم شوێن ئەگەیتە تەچەی تاڵەبانی ئەوە تەچی هەر هەبوو ئەو کاتە کاتێکە ئەگاتە ئەوێ شێخ عەبدوڕەحمانی خاڵس ئەو کاتە لە تەچیە بووە لە تەچی خاڵس ئەو تەچیەکی گەورەی ئێستش مەبەستم شێخ عەبدوڕەحمان ئەو کەسەیەکە لە سەردەمی ئەودا تەچی تاڵەبانی تەچی چۆن دەڵێ خاڵسی ئەو کاتە لە چڵەپۆپەدا بووە مەولەوی کە ئەگاتە ئەوێ شێخ عەبدوڕەحمان دەبینێ شەو نوێژ دەکا خەڵکەکەی دی هەموو خەوتون بە تەنیا ئەو دەبینێ شەو نوێژ دەکا و لەگەڵ خوددا مناجات دەکات لەگەڵ خوددا قسە دەکات ئەو کات لە پشتی ئەوەوە مەولەوی شعرێکی بێسارانی دەخوێنێتەوە بەسەر شێخ عەبدوڕەحمان دەڵێ شەون خەڵوەتەن ماڵ بێ ئەغیارن عالەم گروتەن دۆست خەبەردارن یعنی
بە دیالێکتی خۆمان سۆرانی بڵێم یعنی دەڵێ ئەم عالەمە هەمووی نووسووە دۆست خەبەردارە ئەویش وەڵامێداتەوە بە هەمان دیالێکتی ئەو دەڵێ شەوناڵین وەشن وەلای دۆستەوە یعنی ئینسان ناڵەیەکی هەیە ئینسان ئەنینێکی هەیە ئینسان حەزەکە یعنی بۆ شتێکی بۆ کەسێکی بۆ زاتێکی لە خۆی گەورەتر آخر ئینسان ناتوانێت بۆ ئینسانێکی تر وەکو چۆن ئەڵێ خۆی چۆن ئەڵێ کەم دەسەڵاتی خۆی پیشاندا بەس ئەو ئەنینە ئەو ناڵینە بۆ دۆست بۆ خوددا زۆر شتێکی ئاسایی و زۆر شتێکی عبودیەت و زۆر شتێکی چۆن دەڵێ خواپەرستیەکی یەکجار جوان مەبەست لەوەنێت مامۆستاکات ئینسان داخواست لە ئینسانێک بکات کەمێک یعنی کەمی بوو ئینسان لە ناودا هەیە بەڵام کاتی داخوازی خو لە خۆی دەڕاستە هەست بە گەورەیش هەر ئەوەیە کە دەڵێن چوویتە سەرسەرین هەموو گریانێکت لە سەرسەرین زۆر سوودی نییە ئەگەر لەسەر بەرماڵ بگری باشتر دیسان مامۆستامەد بزانین ئارامگرتن و خۆڕاگری چاوا بکەینە ڕێکا گەهشتنە ئارمانج و هیڤە یانیەکە یەکێک لە جێ یوسف بێ خەونی بینیوە ئەوەڵی سوورەتەکە خەونی بینیەوە بڵند بێتەوە ئێوە جاری یەکەم گرتیان و فرۆشتیان ئەمە پێچەوانەکەیەتی جاری دووەم فڕیاندا بیرێکەوە ئەوە لە جاتی بڵند بێ ئینی ڕائیت ئەحەد عەشەرە کەوکەبە کەوکەب لەکوێ و 11 ئەستێرە لەکوێ و مانگو هەتاو لەکوێ نیە باسی بڵندی بوو ئێستا کەوتە نێو بیر چان عکس بوو قافڵەیەک دێ و دەیگرێ و وەشەڕەوف بثەمەنین بەخس ئەوە کردیان بە کۆیلا پشتی ئەوە کردیان بە خزمەتکاری ئافرەتی عەزیز پشتی ئەوە دوای ئەوە کەوتە ناو بەندیخانە ئەم زنجیرەیە تەماشاکەی هەمووی نزمی و کارەساتە ئەو هەر دەڵێن ئەمەل چی فێر دەبین فێر دەبین بۆ خوددا ڕێگە دامنێ لە خوددا داوا بکە هەرچی داواکەی لە خوددا بیکە بەس بۆ خوددا ڕێگە دامنێ بڵێ خوددایە ئاوها بۆم بکە بەو ڕێگەیە ئێمە مرۆڤین ڕێگەی گەیشتن بە ئامانجەکانمان سنووردارە دەزانین ڕێگەی گەیشتن بەو شوێنە بەمە و بەوە دەبێ بەڵام لای خوددا ڕێگەی زۆر سەیر هەیە ڕێگەی زۆر تایبەت هەیە کە هیچ مرۆڤێک تەسەوری ناکە تەماشای ئەم زنجیرەیە بکە ئەم ئەڵقانەی ئەم زنجیرەیە بکە تا ئەگاتە لە بەندیخانە خەون دەبینرێ اینجا خەون لێک دەداتەوە اینجا پاشە پێویستی بە کەسێکی دیە خەون دەبینێ و بۆی لێک داتەوە و دەری ئەهێنەوە لە چۆ جارێکی تر اینجا بوو بە عەزیزی میسر و وەزیری میسر و گەورەی میسر ئەبینی ڕێگەکە چۆن بوو کەواتە ئەمە فێرمان دەکات ئەبێ ئینسان بۆ گەیشتن بە ئامانجەکانی لە ڕووی دنیا پێت دەڵێ ئامانجەکانی خۆت دیاری کردووە ڕێگەکانی گەیشتنشت پێ دیاری کردووە لە کوێدا ڕێگەکەت بچراب ناومێت مەبە ئەو شوێنەی کە ئیدی مرۆڤ ناتوانێت بێت یارمەتی دا خوددا یارمەتی دەدا دەڵێن براکانی یوسف ویستیان یوسف نەگاتە ئەو شوێنەی کە پێی ئەگا ئەبینی بەکردەوەکەیان یارمەتیاندا بێنە بەرچاوی خۆت ئەگەر براکانی یوسفیان نەخستا بیرۆ چ دەبوو کاروانیش نەهات و نەشی ئەبرد و نە ئەفرۆشرا و نە ئەچوو ئەوێ و نە ئەوچۆی یعنی دەڵێ قسەیەک لێ فێر دەبیلی دەڵێ خەم مەخۆ لەو گرفتانەی لەو ڕێگریانەی نەیارەکانت بۆ دروست دەکەن لەوانەیە بەکردەوە خراپەکانیان ببنە هۆکارێک بۆ گەیشتنی تۆ بە ئامانجەکەت ئێوانە بوو وابوو کەواتە لێرە ئێمە ئەوەمان لەسەر ئامانجەکانمان دیار دەکەین دوای ئەوەی ئامانجەکانمان دیار دەکەین دابەشی دەکەین دوای ئەوەی کە دابەشی دەکەین ئەم ئامانجانش دەبێت بە ڕێگەی چۆن دەڵێ ڕێگەی پاک بگە ئامانجی پاک ڕێگەی پاکی دەوێت ئامانجی پاک ڕێگەی پاکی دەوێت براکانی یوسف ئامانجێکی خراپیان هەبوو ڕێگەکەشیان خراپ بوو یوسف ئامانجێکی باشی هەبوو هەر بە پاکیش ڕووی لە هەر یەکێ لەم هەنگاوانە نە حاشای لە برای خۆی کرد نە دژیان وەستا نە خیانەتی کرد لە ماڵی عەزیز نە خیانەتی کرد لە بەندیخانە هەموو ئەمانە چییە کاری خۆی ئەنجام دەدات و یعنی بڕوانە یعنی پاشای مسر وەختی خەون دەبینێ دەبێت تۆ گرفتەکەی بۆ چارەسەر ئاخر یوسف خەونەکەی بۆ لێک دەداتەوە و ئیلا قەلیلا مما تحسینون ئەم قسەی لە نێو بەندیخانە دەکات تۆ بێنە بەرچاوی خۆت حکوومەت بەندی کردوی دوای جاوای چارەسەر بکە تۆ لە نێو بەندیخانە و چارەسەر بۆ حکوومەتەکە دۆزیتەوە کە بەندی کردووی بەڵام تۆ نەبی مامۆستا ئەو پێغەمبەرێکی ئەتوانیتن ئەو چەندە بکات بەڵام ئینسانێکی ئاسایی ناتوانیت زاڵوی لەسەر دەرونی خۆی ئێمە چمان دەوێتەوەتە فەبیهوداهم مقتدی خدا فەرمووی ئەم قسەسانە ئەم چیرۆکانە کە بۆتان دەجێڕمەوە ئێوە 100% وەک ئەو نابن بەڵام خۆ دەتوانن بەشێکی لێوەرگرن خۆ ئەم قسانەی تا ئێستا کردومانە هەمووی هی ئەوەیە سوودێکی لێوەرگرین هەمووی هی ئەوەیە بە پێی توانای خۆمان بە پێی بارودۆخی خۆمان سوودێکی لێوەرگرین بەڕێژەی دەتوانین سوودی لێ وەربگرین جا لەبەرەوە ئەمە هەمووی لە ڕاستیدا خاڵێکی دیکەشمان پێدا دەبێت ڕاستیکەینەوە یعنی یوسف سەلامی خۆی لەسەر کە باسی دەکەن لەم هەموو قۆناغانە دەربازی بۆ ڕۆیشتووە ئەمە زۆر چۆن دەڵێ ینی
گرنگەکەی لەوەیە کە ئومێدی و چۆن دەڵێت لە دوا ساتەکانی گەیشتن بە ئامانجەکانی شا لە بیری ناچێتەوە ئەمە هەر ئەو خەونە بۆ کە بینی هذا تأويل الرؤيايا من قبل قد جعلها ربي حق يعني لو كاد پێمان دەڵێ قەناعەتی هەبووە بەو خەونەی ئەووەڵ جار کە دیوێتی لە مناڵیەوە کە ئەو خەونە هەردێتە دی ئەمڕۆ خەڵک خەونی زۆرە بەس ئیسرار و بەردەوامی لەسەر بەدیهێنانی خەونەکەی نییە نەخۆشیەکەی دەروونناسەکان دەڵێن پێی دەگوترێن نەخۆشی پەپولە لەسەر ئەم گوڵەیە دوچێتە ئەویتر ئەچێتە ئەویتر هەر چەند چرکەیەک و لەسەر گوڵێکە ئەم نەخۆشیە عەرەب پێی دەڵێ مەرەض الفەراشە بە کوردی یعنی نەخۆشی پەپولە ئەمە ئامانجەکانی بەجێ دێڵێ خەریکە بگات بەجێ دێڵێ خەریکە بگات بەجێ دێڵێ و ناکات بەرمەمسە لە چارچیوەی ئەو چیرۆکە ئەو قسەتەی کە جەنابەت باز دەکەی قسەتی یوسف عەلەیهی السەلام کە زۆر ناکۆکی دروست بووە لە بینی خۆی و براکەیان بەڵام لەگەلەوە مامۆستا چۆن بتوانین خاڵی هاوبەش هەرفشک لەگەڵ ئێک بدوزینەوە ببینین سەردەری لەگەڵ بکەین ئەگەر یوسف گەیشتە ئەو ئاستا کاتێککە باوکو دایکی دێن و ئەوە هاتن براکانی دێن لە سەردەمی ئێمە بواە یوسف ینی ئەگەر من و تۆ ڕەنگە یوسف بووینایە خۆمان نەگرتایە و چۆنەڵێ بەڕووی براکانمانە بدایەوە بمان گوتە ئێوە ئەوەی بە منتان کرد بڵێ ئەوە ڕووی ڕەشکردن و من گەیشتمە ئێوە نەگەیشتن ئەمە ڕەنگە کرد بە ڕووژ ئەنتیقامی و تۆبەکردنی ئەمە تۆزێ لە لەهجەی کوردەواری وایە بڵێ لە لەهجەی کوردەواری تا ڕادەیەک بەم شێوازە قسە ئەکرێ بەس بڕوانە یوسف کە باوکی دێ و دایکی دێ و براکانی دێن ئەم گەشتوتە ئەو شوێنە بڵندا ئەمان مەجبوری بوونەتەوە بۆ ئەوەی هەستیان نەڕوشێنێ بۆ ئەوەی شعوریان بریندار نەکە ئەفەرمێ چۆن مەیلیان بەلای خۆی ڕابکێشی ئەفەرمێ وەقەد ئەحسەنە بی خدا چاکەی لەگەڵتا کردم إذا أخرجني من السجن وجاء بكم من البدو أم دو دەستەواژێت چییە بڵێ یەکسەر ئەوانە ئەوان تا ئەوێ ئەگەیان لە یوسفە کە یوسفیان فڕێداوەتە ناو بیرەکە براکانی بڵێ ئیدی کەس نازانێ یوسف دوای ئەوە چی لێ هاتووە کە ئەڵێ إذا أخرجني من السجن ئەوان دەپرسن بۆ تۆ سجن بووی ئەی چۆن ئەو اینجا بێ کە تۆ ئەم بارودۆخی ژیانی خۆت ئەجێڕیتەوە کە سجن بووم بند کرا بەهۆی ئەوە سێرەکەی کە ئێمە غەدرێکی زۆرمان لەم پیاوە کردووە کە فڕێماندایە بیرەکە و بە مناڵی و ئەوها ڕۆشتەمە دوای تووشی سەرمەسەریە بووە ئەو مەزلومیەتەی خۆی کە پیشانەدا عەتفێکی بۆ دروستەوێ نایشیدا بەڕوویانە بڵێ ئێوە دەست و پێسپی بوون لە ئەرزی خۆتانە نەتانزانی نانێ پەیاکەنەوە ئێستا هاتون نانی منەخۆن وجاء بكم من البدو يعني ئەرزەکەی ئێوە خۆی ئەرزی بەداوەت و وشکە ساڵی بوو بۆیە ئێوە خواردنتان نەبوو بۆیە ئێوە فەقیر بوون خەتای ژینگەکە بوو خەتای خۆتان نەبوو بۆەوەی نەکەتە منەتێک لە سەریان نایکاتە منەت بە سەریانەوە عەزیەتیشان نەدا من بعد أن نزغ الشيطان بيني وبين إخوتي ئەوەی خستە پاڵ نەفسی ئەمارە بە سوءەکەی خۆی دوژمنێکی هاوبەشی دۆزیەوە کە ئەوەیە هەمومانی بەو شێوازە دێک اینجا بینی یوسف یەکسەر ئەڵێ يغفر الله لكم يغفر الله لكم يعني خوا لێتان خۆش بێ بەڵام ئەمان کە بە باوکیان دەڵێن یا ئەبا نستغفر لنا یا ئەبا نستغفر لنا ذنوبنا إنا كنا خاطئين ئێمە هەڵەبووین داوای استیغفارمان لە خوددا بۆ بکە فەرمێ سوف أستغفر لكم ربي یەکسەر نە چکو ئەم هەست دەکا گوناهەیەکی زۆر گەورەیان کردووە دەڵێ سوفە زۆری مفەسیرەکان سوفە تەجیلێکی تایە دواتر داوای لێبوردنتان بۆکەم دەڵێن ئەخەرەها إلى السحر بە کوردی ئەڵێ تەخیری کرد بۆ کاتی سەحەر چونکە خوددا لە قورئان لە چی بەمە دەفەرمێ والمستغفرين بالأسحار کەواتە کاتی سەحەر کاتی خەڵوەت کاتی وەکو ئێمە سحور هەر لە ڕەمەزان دەناسین دەبێت لە غیری ڕەمەزانی سحور بزانین کەیە کاتی پێش نوێژی بەیانی کاتی ئیستیغفارە خوددا خۆی وا دەفەرمێ کەواتە لە ڕاستیدا ئەمە پێمان دەڵێ بۆ لێخۆشبوون و داوای لێخۆشبوون لە خوددا هەموو کاتێک هەر کاتە بەس باشترین کاتی سوف أستغفر لكم ربي يعني والمستغفرين بالأسحار یانکو تدویت مامۆستا ببێژی یانکو بڵێ بە بینەران کە خاڵی هەفپشک ڕاستە ئینسان کۆ دەکاتەوە بەێ دیسان مامۆستا مەدوێت بزانین دووماهیک وانە سوورەتا یوسف عەلەیهی السەلام چ وانەیەک لێی فێر ببین یان چ وانەیەک پێمان وتووە یەکەم شت ئەو سوورەتانە کە بۆ پێغەمبەر هاتووە درودی خۆی لەسەر زمانێکی دیاریکراوی هەبووە بڵێ وا ڕێککەوتوە زمانی دابەزاندنی سوورەتی یوسف بە کامیلی بۆ پێغەمبەر درودی خۆی لەسەر ئەو ساڵە بۆ کە پێیان گوتووە ساڵی حوزن خەدیجەی وەفاتی کردووە و بامی و باپیری و
لە دەستدانی ئەمانەی هەموو بۆ و چۆ بۆ تائیف و یعنی گرفتی زۆر بۆ دروست بووە ئەو ساڵەیە ئەمە پێمان دەڵێ ئەگەر سوورەتێک لە عامی حوزن و لە ساڵی حوزنە هاتبێ دەبێ ئەمە دڵدانەوە بێ بۆ هەموو کەسێکە حوزنی هەیە هەموو کەسێکە لە حوزنێکە ئەژێ و لە کوڵبەی ئەحزان و لە کوخی ئەحزاندا دەژێ و خەمی هەیە تەماشای سوورەتی یوسفکە ئەوەڵی خەونێکە ئاخیرەکەشی ئەو خەونە دێتە دی بەڵام لە بەدیهێنانی خەونەکە لەو ناوەڕاستە هەمووی کێشە و گرفتن هەمووی دنیا ناخۆشیە کەواتە دنیا ژیان لە ناخۆشیدا مرۆڤەکان دەژین کەواتە ئەمای خوا سوبحانه وتعالى فەرمووی حتى لە ئەخیری سوورەتەکە خوددا دەفەرمێ حتى إذا استيأس الرسل وظنوا أنهم قد كذبوا جاءهم نصرنا ئەمە بە کوردی دەڵێن لە تاریکترین ساتەکانی شەودا ئیدی ڕووناکی هەڵدێ دەڵێن لە کۆتایی تونێڵەکەدا ئیدی ڕووناکی دەردەکەوێت ئەمە هەمووی کوردیە بۆ ئەو ئاەتە حتى ئیدە کار بگاتە ڕادەی ئەوەی پێغەمبەران بگەنە ناومێدی پێغەمبەران بگەنە ناومێدی لەو ساتە سەرکەوتن دێ کەواتە کەی ناومێدی دروست بوو کەی ناخۆشی گەشتە دوا ساتەکانی دێت مەحوی لوتکە مەحوی خۆمان عارفی کورد دەڵێ تەڕە بکەن شکر زۆری هێناوە غەم توقع زوال الشيء إذا قيل قد تم ئەمە کوردیە و عەربیە یعنی چی یعنی ئەڵە دڵخۆش بن ئەو ساتانەی کە خەم زیاد دەکات حەزمان لە خەم نییە بەس ئەڵێ ئەگەر خەم زۆر بوو لە زۆریەکەیدا ئێوە جۆرێک لە دڵخۆشیتان هەبێ چونکە وا وتراوە هەر شتێک کاتێک بەرەو نەمان دەچێت کە گەیشتە لوتکە هێڵی بەیانی هەیە دەچێتە سەروی تر ئەڵێن دابەزێ توقع زوال الشيء إذا قيل قد تم یعنی چاوەڕوانی نەمانی شت بە کە گەشتە لوتکە هەموو قەیرانەیە هەموو ناخۆشیە کە گەشتە ئەو پەڕی ئیدی دوای ئەوە بەرەو خوار هاتنەوەی جارێکی دیکە ئەمە لە کۆتایی سوورەتی یوسفدا خودای گەورە ئەمەمان بۆ ڕوون دەکاتەوە هەر ئەمە کە یعقوب سەلامی خوای لەسەر لە ئەوڵەوە بینیت جۆرێک لە خۆشویستنی یوسفی هەبوو مناڵەکانیش هەستیان پێی کرد ئەم گرفتانش دروست بوو لە کۆتاییدا هەمویان کۆ دەکاتەوە لە کۆتاییدا هەمویان کۆ دەکاتەوە إذ حضر يعقوب الموت إذ قال لبنيه ما تعبدون من بعدي يعني لدواي من إيوه چه دەپەرستن قالوا نعبد إلهك هەر خدای تۆ دەپەرستین يعني لەسەر مەرگیشدا وإذ حضر يعقوب الموت يعني وا نزیکە و لەسەر مەرگیشدایە لە چی يعني بەردەوامە لە ئامۆژگاریکردنی منداڵەکانی ئەگەر لەو جا تۆزێک فەرامۆشی یەکدوانی کردبێ ئەمجا لیبەنیهی هەموو ینی بە یەکەوە کۆ کردەوە و ئەمەی پێگوتن کەواتە ئەوەڵی سوورەتی یوسف خدا فەرمووی لەقەد کانە فی یوسف وإخوەتی آیات للسائلین علاماتێک و بەڵگەیەکی زۆر لە سوورەتی یوسفێ بۆ هەر کەسێک پرسیاری هەبێ لەم بوارە لە کۆتاییدا فەرمووی لەقەد کانە فی قەسەسیهم عیبرەة لأولی الألباب ئەمە عیبرەتە لەم چی هەر لەم بوارە مامۆستا ئەو بارودۆخەی ڕوو لە هەرێمی کوردستان کردووە لە کەمی موچە و ئان لە نەمانی موچە و لە تێکچوونی بارودۆخی سیاسی پەیوەندی لە نێوان حزبەکان و لەگەڵ بەغدا و لەگەڵ دەوڵەتەکان چ چریسکە ڕووناک ئەبینی مامۆستا و ئەم بارودۆخە تێپەڕینن و بەرەو کەنارێکی ئارام لەقەد کانە فی قەسەسیهم عیبرەة لأولی الألباب عیبرە عبورە عابرە پەڕینەوەیە هەمومان هەستمان کرد عیبرە معنای چییە عیبرەت وەرگرتن ئەوە دێکە ئێستا هەموماندان بە هەڵەکانی خۆمان براکانی یوسف گوتیان چی ئین کونا لە خاتئین ئێمە هەڵە بووین کەواتە ئێستا هەموو حیزبەکان بگەڕێ حکوومەت بگەڕێ هەمویاندان بە هەڵی خۆیان دەنێن ئەمە قۆناغی یەکەمە هەمویاندان بە هەڵی خۆیان دەنێن هەمووشیان دەڵێن ئەو پاشقل لێ گرتنانەی پێشوو کردومانە باش نەبوو هەمووشیان دەڵێن وەکو براکانی یوسف ئێمە دوژمنێکی هاوبەشمان هەیە دوژمنێکی هاوبەشمان هەیە بە ئاگداری دوژمنی هاوبەش بین و هەمومان یەک بینەوە وەکو ئەم چیرۆکە ئەوڵی دەستی پێکرد لە کۆتاییشدا خەونەکە هەموو ئەو نەهامەتیانە ئەتوانین بکەین بوو بەسەرکەوتان بکەینە مادەیەکی دەڵێن لە سیاسەتە هەڕەشەکان بگۆڕین بۆ دەرفەت دەستخۆش مامۆستا سوپاس ساخ و سەلامەت بیک تا دومایە خەڵکت گەلمە بووی زۆر سپاسیاتتکەین بوو بەرسفدا ناوان هەمی پرسیارانە و بینەرن بەڕێز الکوتایە زۆر سپاس بۆێن بەڕێز و هینجیت گەلمەدا بوون و بینەرێن مەبوون هیڤیام ئەوە مەشیابیتن خزمەتەوە بکەین و زۆر سپاس بۆ هەفکارن بەڕێژی کەت گەلمەت ماندی بوون ببینم خێر و شادی تا خەڵکەکە دی بگەینە ئێک خۆدیت گەلمە هەمیادا بیت